بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ئاماری ناڕەزایەتیەکانەکەین لە هەرێمی کوردستان لە سێ مانگی یەکەمی ئەمساڵ ساڵی 2025 کە لەلایەن تۆڕی هاوپەیمانی نۆزدەوە ئەم ئامارە ڕاگەیەنراوە. باش ئاماری ناڕەزایەتەکان لە هەرێم سێ مانگی یەکەمی ئەمساڵ بێگومان لە مانگی کانونی دووەم واتە مانگی یەک 48 ناڕەزایەتی بووە لە مانگی شوبات واتە مانگی دوو بەرز بۆتەوە بۆ 54 ناڕەزایەتی لە مانگی سێدا دابەزیوە بۆ 12 ناڕەزایەتی تامان ئەمە ئەو ناڕەزایەتیانن کە ڕێکخراون بێگومان. کۆی ناڕەزایەتیەکان لەم سێ مانگەدا بێگومان 114 ناڕەزایەتیە کە دابەش بوو بەسەر مانگی یەک و دوو سێدا وتیشمان لە مانگی سێدا ئاستی ناڕەزایەتیەکان کەم بۆتەوە. ئەو 12 ناڕەزایەتی کە لە مانگی سێدا ئەنجام دراوە بەم شێوازە دابەش بوون، چواریان لەلایەن ڕێکخراوەکانی ژنانەوە بووە، چواریان بۆ خزمەتگوزاری بووە بێگومان و دوانیان بۆ موچە بووە، هەروەها سیانی دیکەیان بۆ بابەتی دیکە بووە کە ڕێکخراوەکە بەم شێوازە ئاماژەی پێکردووە. هەروەها لەم 12ەیە بێگومان حوتیان لە سنووری پارێزگای سلێمانی بووە و پێنجیشیان لە سنووری پارێزگای هەولێر بووە. باش بەراورد بە مانگی شوباتیان ئەگەر مانگی سێ بەرامبەر بە مانگی شوبات مانگی دوو بەراورد بکەین بێگومان کۆی گشتی 66 ناڕەزایەتی لەم دوو مانگەدا بووە، بەڵام لە شوباتە 54 دانە بووە کە زۆر بەرز بووە، لە ئادارە واتە لە مانگی سێە تەنها 12 ناڕەزایەتی بووە. ئەمی باسمان کرد ئاماری ناڕەزایەتەکان بوو لە سێ مانگی یەکەمی ئەم ساڵی 2025 لە هەرێمی کوردستان.